یادی مولودت پیرۆز بێجانە شاری هەولێرێ بە تۆوە جوانە. شاری هەولێر لە یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەردا پێشەنگە. هەرچەندە بەهۆی پەتای کۆڕۆناوە ڕێوڕسمەکانی ئەم ساڵی یادی لەدایکبوونی پێغەمبەری ئازیز لە نێو مزگەوتەکان بەڕێوە نەچوو، بەڵام هاوڵاتیان لە شوێنە گشتیەکان و بازاڕ و شەقامەکان ئەو یادەیان بەرز ڕاگرت. لە یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلامدا هاوڵاتیان دەڵێن ئەو کەسانە بە نوێنەری خۆیان نازانن کە پشتگیری بۆ بێڕێزیکردن بە پێغەمبەر و ئاینەکەیان دەردەبڕن. ئەوی سەوکاتی بە پێغەمبەر دەکە بە خۆیان دەکە، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نیازی بە کەس نییە. ئەمە دایمە نیازمان بەخوایە و بە محەممەدە صلی الله علیه و سلم، چونکە خوا ئەمر دەکە من یطیع الرسول فقط ئەطاع الله. ئەوە سوورەی نیسا، هەر کەس پێغەمبەری خوش بوێ خۆی خوش دەوێتن. ئەگە ئەمە پێغەمبەرمان خوش نەوێ معنا لە دی خارج دەبین. دەبی ئەمە ڕوح و گیانمان فیدای ئەو پێغەمبەرە بکەن صلی الله علیه و سلم. یادکردنەوەی پێغەمبەری خوا بریتیە لە دەستگرتن و بە سونەت و ڕێبازەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و بەردەوام بی لەسەر ئەو دینەی و ئەو یادکردنەوەی پێغەمبەری خوا هەر بە قسە نەبی. 1400 سارە سەجی وەکو ماکرۆن و فەڕەنسای بە دینی ئیسلام دەوەڕی، کەچی ڕێبازە پیرۆزەکەی پێغەمبەری شەر بەرەو پێشچوو، ئەوان هەر بەرەو دواوەچوون. کەسانێکی شکەوە مولحید و دوور بن لەو ڕێبازەی هەر لەسەرەوەی بەجواب دێن. بە خەلاتی تەلەڤیزیۆنی پەیام دەکەم کە هەمیشە پەیامی لەنا هەم پەیامێک هەیە دەستان خۆش بیتن. وەڵاهی ئەمەرۆکو دەزانین شاری هەولێر کە ساڵانە ئەو گرتبوونەوە تەجەموع دەکرێتن بە بۆنەی یاد لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتی. سەرەتا پیرۆزبایی لە هەموو مسوڵمانان دەکەم، لە هەموو تاکێک دەکەم کە ئەم ساڵ هاتوونە. من وەک خۆم نەمتانی لە ماڵەوە بم، ئەگەر چی ئەوە ماسکم لە دەستە و ماسک دەبەستم، بەڵام لەگەر ئەوەشدا هەر عەزم کرد ینی تەواجودم هەبیتن، نەک ڕێگە دەدەم ناخم پێ بریندار دەبیتن. چۆن ئیدارەی ناکەم بەو پەڕی هەستکردن بە مەسئولیت، بەو پەڕیش بە هەستکردن لەوەی کە ئەگەر ئەوڕۆ دڵم پێ بریندار نەبی کە پێ نیگەران نەبم پاش چار ڕۆژ کە بۆ عزور خوای ناتانم داوە شەفاعەت لە پێغەمبەر صلی الله علیه و سلم. لێرەوە بە پێغەمبەرەکەم دەرێم تا مردن تاجی سەرمانی لە تۆ زیاتر هیچ کەسێک بە پێشەوای خۆم نازانم. مامۆستایانی ئاینیش ئاماژە بۆ دەکەن پاڵپشتی بۆ فەڕەنسا ئەو جۆرە هەڵوێستانە شەرمەزار دەکات و ئەو کارەشیان بە خیانەتێکی گەورە و قەباحەت ناو دەبات. ئینسان لەو ماگەیدا فێرە زندیکردنەوەی سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم، یعنی بەس ئەو پاقلاوە شیرناتی و دەربڕین بە زوبان نابی خۆشەویست بێ. خۆشەویستی پێغەمبەر خوا ئەفەرمێ قل ئین کنتم تحبون الله فاتبعونی. ئەی محەممەد پێیان بڵێ ئەگەر ئەنگۆ خواتان خۆش ئەوێ پێیان بڵێ بە دوای من کەون، بە دوای ڕێزکە و بەرنامەی پێغەمبەر ساڵسە ئەوە مەولودی پێغەمبەرە. کابراک بێڕێزی بەرامبەر پێغەمبەری خوا نابی دۆقی لەگەڵ ئینسانەشکەی. کەسێک بێڕێزی بەرامبەر پێغەمبەر جام کە عەلەیهی سەڵات وەسەلام دەبیئەت و ئیزاعەکەشی ڕشکەوێەوە. یعنی کەسێک کە بێڕێزی بەرامبەر خوا کە بەرامبەر پێغەمبەر کە عەلەیهی سەڵات وەسەلام نابی بژیرە ئینسانە بکەی، نابی دەستخۆشی لێ بکەی. کەسانێک لە خۆمان لەسەر خۆمان حیساب بێ، بە تایبەتی بە نوێرەنی ملت حیساب کرابێ، دەنجی متمانە و دڵسۆیەزایەت پێدەر ئەکبەر خیانەتە، ئەکبەر جالەتە، ئەکبەر قەباحەتە، ئەکبەر نگلیسی و ئیبلیسیە کەسانێک پشتی لەو کەسانە بکات. بەس دیارە وەکووانن یان لەوانیش کەمترن. هەویە و ناسنامەی خۆیان ئاشکرا کرد. ئەمە دەرێن یا ڕەبی لەو جۆرە کەسانە بەرینە، چونکە ئەوانە هەستی ئیسلامەتی و کوردایەتی و مەردایەتی و نەتەواتیان نییە. ئەگە ناوان ناڵێن و ناکەن ئەو زۆرە هەڵوێستانە دەرنابڕن. لە کاتێکدا زۆرینەی هەر زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان موسڵمان و شانازی بە دینەکەیانەوە دەکەن، لە سەروبەندی یادی لەدایکبوونی پێغەمبەردا درودی خوای لەسەر بێت، سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە ناوی نوێنەرایەتی خەڵکەوە پاڵپشتی بۆ فەڕەنسا دەربڕی و ئەو هەڵوێستەش تووڕەیی هاوڵاتیانی لێکەوتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.